الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد منبع الأنوار وعلى آله الأبرار وصحابة الأخيار. ئازیزان و خۆشەویستان، مسلمانان، ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. یەکێک لەو تاوانانەی کەوا تاوانی زبانە و بە هیلاکبەر ناو براوە لە کتێبە شەرعیەکانە و زۆر خەتەرناکە، هۆکاری تێکدانی موجتەمەع و خێزان و کۆمەڵگا و خۆشەویستی ناو کۆمەڵگایە، ئەویش ئیستیهزا و گاڵتەکردن بە خەڵکی و بە چواردەوری خۆت، یان بەکەم سیرکردنی خەڵکی و بە سوک سیرکردنیان. دیارە ئەمە نەرێت و عادەتێکە لە ناو کۆمەڵگاکانە هەیە و کاتێک کەسێک ئەگەر هەڵەیەک بکە بە قەول و بە قسەی یا بە ئاکار و بە کردار و بە گوتاری، یان نەقسێکی خوایی تیا بێ، یا تەبیعەتی بە جۆرێک بێ، یا ڕەنگ و شێواز و سوورەتی بە شێوازێک بێ، سیرەکەی کۆمەڵێکی نەفس نەزم، کۆمەڵێکی نەزان، کۆمەڵێکی جاهیل گاڵتەی پێەکەن، ئەیکەنە مەسخەرەی خۆیان و ئەیکەنە هۆکاری گەرمکردنی مجلیسی خۆیان. نازان ئەمە تاوانێکی گەورەیە، ئەمە بەڕاستی عاقیبەتێکی خراپیە بێ، هەر لە دنیادا پێش قیامەتیان، بۆ خۆیان، بۆ خانەوادەیان، بۆ کۆمەڵگایان. چونکە خوای تەبارەک و تەعالا لە قورئانە هەڕەشەی زۆر تون دەکا لەوانەی کەوا بەکەم سەیری خەڵکیەکەن، لەوانەی کەوا تانە و تەشەر لە خەڵکی ئەدەن، لەوانەی کەوا ئیستیهزا و گاڵتە بە خەڵکیەکەن لەبەر عەیبێک لە عەیبەکان کە خوا تایە داناوە، یان جاری وا هەیە بەڕاستی ئەو کەسە تووشی هەڵەیەک ئەبێ کە ئەیکا لە کۆمەڵگا یا لەو کۆمەڵگا بە عەیبەیە لای خۆی عەیب نەبێ، بەڵام لەو مجلیسا عەیبە، لای ئەو خەڵکە عەیبە، ئەو خەڵکە پێی پێەکەن، گاڵتەی پێەکەن. خوای تەبارەک و تەعالا ئەفەرمێت یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن. لسورة حجرات خوای تبارک و تعالی ئەفەرمێت ئەی ئیمانداران، ئەی باوەڕداران، ئەی ئەو کەسانێڵن لا إله إلا الله محمد رسول الله بەحەق باوەڕتان بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە. لا يسخر قوم من قوم، هیچ گەلێک یان هیچ قەومێک یان هیچ پیاوێک، لێرە خوا پیاوی بە قەوم ناو بردووە، وەکو هەندێک لەڵما تەفسیرەکەن لە دوا نیسا هاتووە. با هیچ پیاوێک گاڵتە بە هیچ پیاوێک نەکا، یا هیچ گەلێک ئیستیهزا و گاڵتە بە هیچ گەلێکی تر نەکا. چونکە لەوەیە چێ ئەو پیاوەی تۆ گاڵتەی پێەکەی، تۆ ئیستیهزای پێەکەی، زۆر لە تۆ پیاوتر بێ، زۆر لە تۆ چاکتر بێ، زۆر لە تۆ لای خوا بە حورمەتتر بێ، لای خەڵکانی تری بەڕێزتر بێ. ولا نساء من نساء، و هەروە ئافرەتێکتر گاڵتە بە ئافرەتێکتر نەکا، ئەم ژنە گاڵتە بە ژنێکی تر نەکا، ئەم کچە گاڵتە بە کچێتر نەکا. چونکە لەوەیە چێ ئەو ئافرەتەی کە گاڵتە بە ئافرەتێکەکە، ئەو ئافرەتە زۆر زۆر لەو چاکتر بێ و بە عیفەتتر بێ و داوێن پاکتر بێ و بە ئەخلاقتر بێ و مسلمانتر بێ و چاکتریش بێت. بۆیە خوای تەبارەک و تەعالا فەرمێت ئێوە ئیستیهزا و گاڵتەکردن بە یەکتری مەکەن. هۆکاری دابەزینم ئاەتە چی بوو؟ چەند هۆکارێکی هەیە کە دابەزیوە. یەکێک لەوانە ئەوەیە سابیتی کوڕی قەیس، یەکێکە لەو هاوڵە بەڕێزانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە غەزای ئوحودا بەشداری کردووە، و هەروەها ما هەتا ئەو ڕۆژەی کەوا حەزەتی ئەبوبەکر بوو بە خەلیفەی مسلمانان و لە شەڕی یەماما بەشداری کرد. لەو شەڕی یەماما کە موسەیلەمەی کەزاب ئیدعای پێغەمبەرایەتیە کرد و قورئانی درۆینەی دروست کرده بوو، داوای ئەوە کە پێغەمبەرە و زۆرێک لە حافظ قورئانەکان شەهید بوون. حەزەتی سابتی کوڕی قەیس لەو غەزا شەهید کرا و تیاچوو، سەحابەی پێغەمبەری خوا بوو. بەڵام لەسەر هەڵەیەک وامایەتێ لەسەر دابەزان. ئەڵن جارێکیان کە بۆ نوێژی بەیانی تۆزێ دواکە و دواتر کە پێغەمبەری خوا مەجلیسی ئەگرت دوای نوێژی بەیانیان، وەکو ئێستا نیە ئەڵێ بسم الله لە ژنۆکەمەی ڕاکات و ماڵە خەوێت. دوای نوێژی بەیانی پێغەمبەر دانیشت، نەسیحەت و ئامۆژگاری هاوڵەکانیە کرد، دەرس و وانە و فەرمودیان لە پێغەمبەری خوا وەرەگرت. تۆ
تۆزێ درەنگ ڕۆی ئەو جێگەی نەمابوو هەنگاوی بەسەر خەڵکیانە تا نزیکی پێغەمبەری خوا بێتەوە صلی الله عليه وسلم. ئەوە بوو یەکێک لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێی بەباشی نەکردەوە. ئەو خوای ئەفەرمێت وإذا قيل لكم تفسحوا في المجالس فافسحوا يفسح الله لكم. ئەگە کەسێکی ڕەحمەتان لێ بێت تۆزێ مەجال بن، مەجالی یەکتری بن، باجێتان بێتەوە مەجال بن، خوای تەبارەکە فراوانێکا بۆتان، بەرەکەتی تێخا بۆتان. بەڵام ئەم سەحابانە زۆر جێگەیان تەنگ و تروسک بوو، ناڕەحەت بوو، بەهەرحاڵ جێگەی نەبووە. یەکێک لەو سەحابانە کە لە خزمەتی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، دایکی لە زمانی جەهالەتا بە شێوازێک بوو، یەکسەر سابت تانەی لێدا، گاڵتەی پێکرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکسەر نیگەران بوو لەوێ، فەرمووی بۆ گاڵتەی پێەکەی. ئەم ئاەتە دابەزیە خوار لەسەری يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم. قالتي في مكة زماني جالت روي، زماني جالت روي، إسلام يجب ما قبله. وهندك فرمون هو كاري دابزين ما أتاوبوا هوزي بني تميم دولة منبون هاتن قالتيان فقيرها جاري صحابة كاني في غمري خواكر وكو حزدي بلال، عماري كر ياسر، سلماني فارسي، أصحابي الصفاء كالأساس وكي مزقودي في غمري خوا دانيشتن لمالي في غمرو نانان بوروي أواناتن قالتيان في كدن خوا ما أتي دابزان دخواروا. يعني قالتا بكسيك مكا هجار لبر هجاريكي لسروي كناشينا ناشينا لسروي قصيك كا قصك لوسي لاي تو هلا بيه تو بي بكني وقالتي بي بكيتو بیکەیتە مەزەی خۆت، بیکەیتە شوێنی ئیتر پێکەنینی خۆت. خۆشەویستان کە خوا فەرمێت السخری لا يسخر، السخرية معناي چییە؟ معناي ئەوە الاستحقار والاستهانة. قال سخرية ئەوەیە کەوا تۆ کابرا بە بچووک سەیرگەیت و ئیهانەیشی کەیت لەبەر ئەو ڕەوشتانەی، لەبەر قسەکەی، لەبەر ئاکارەکەی. و هەروەها یان ئاگاداربوون بەسەر عیبێکی کابرا و کەشفیکەی، خۆی ئەمشە تاوانەی گەورەیە بەڕاستی، یان نەقسێکی تایە تۆ نەقسەکە بۆ خەڵبازەکەی مجرد لەبەر چی؟ بەس لەبەر ئەوەی دانیشتنەکە گەرم بکەیت و خەڵک پێ بکەینێت. ئەمە تاوانێکی گەورەیە و گوناهە. یان لەسەر ئەمە تەبعەن ئەگەر ڕوبەڕوو پێی بڵێ، ئەگەر ڕوبەڕوویش نەبێ غەیبەت و ئەوە زەمیشە، یعنی لەسەر سەبیل عیکایەت بیگەڕنەوە خەڵکی، وەکو ئەمڕۆ کە ئەوانەی کە تەمسیل دەرەکەن یا ئەوانەشی لە مجادانی قسەی قۆڕەکەن ناوە مەسەلەی ئەهلی بەڕاستی کەیف الضەلالە، ئەهلی پێکەنین و هەراوریا کە دانیش لە مزگەوتی خۆیانە جارە خەریک کڵاوێن و دۆمینە و نازان و کۆمەڵەشتن کۆمەڵە قسەی قۆڕیشەکەن لە نێوانی خۆیانە، سەرەکەی عیبی کابرایەک باسەکەن کە لە مزگەکان نییە بەس بۆی خەڵک پێ بکەنێت. یا جاوێ بە ئیشارە و بە ئاماژە کابرا عیبێکی جات و ئاماژەیی بووی، یا چاوێکی بۆ داگریت، یا بە برۆت ئیشارەتێکی بۆکەی، ئەمانە هەمووی گاڵتەکردنە. خوای تەبارەک و تەعالا قبوڵی نییە و زیاتر ئەم تاوانە بە زبان ئەکرێت. بۆیە یەکێکە لە مولیکاتی زبان ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ حیبری ئومەتی پێغەمبەری خوا لە تەفسیری ئەو ئایەتەکە خوا فەرمێت یا وەیلەتەنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها. لما يتقل سورة كهف يا إخواني تبارك وتعالى طبعا ما شبوك كل روج قيامتها كاتك ميزان كتاب دان ريت حساب كتاب أكريت ملف أعمال أدري بدستوى الله أي هاوار هي داو هي بيداو أو أم كتابة شيء أمانة تاواني تياي وأمانة بشواز يعني صغير وكبير يعني جناي جورب شو كتاب وتراوى تو براسي قرأة في هاوار كيتو أجريتو أنينو هي بيتاقتي لسر أوي كواب الراسي ما لفي أعمالي خوتا بيني كبر لتاوان لجورو لبشوك كهيشتيك نينا نسرابي لسر بروي كلو تكاندو وقال تكرنو استزاء لسر نسراوة أما شيك وتيك قصيك وشيك هم نسراوة جابوا له كاتا يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها هم نسراوة
ابن عباد صغيرة وقتي وقو بيكنين التبسم بالاستهزاء بالمؤمن زردخنا بكي زردخنا ام زردخنا قالتا كردن بيبا مسلماني زردخنا بيو قالت اما بقناها صغيرة بوت نساو لناو كتابك تحتو مار كراوة انجا اي كبيرة كي كامية ابن عباد امية القهقهة بذلك مسلمانك هليكا توج اكي بپشتاو بقاقا بيأكني اما قناهي كبيرة لسر المسراوة يعني زور خطرة بوي ابي اقامان لخومان بي امانا براست استزاو سخريو قالتا كردنو آماجا كردن بقالتا وتي قالتا رخنا قرتن نخلتي لسر قوليكي لسر فعليكي لسر عيبك اخواتي ادرس كده تو اما بكي تاوان باريو لسر النسرة وخوشويستان عبد الله كري زمعاء فرميت يوم لبيغمري خوابو وتاري ادا فوعظهم في ضحكهم من الضرة بيغمري خواه صلى الله عليه وسلم وتاري دابوكم الله هاولي خوي كبيكنين لسر اوي يك دول الروي جنابتان يك لي بربوه كلي بربوه او عند سان كده بيكنين بيغمري خواه امشغالي كردن وتاري ودان فريم بچي بيكنن بچي بيكن عيب ناكن نقوتان دانا وشين على من يضحك احدكم مما يفعل بشتك بيكن كخوشتان تياتانا يكا خوشتان ندان بربي عيبه يعني بيغمري خواه توربو ليان فرميت شون كابرا نخوشة هي سليس الريعة يعني تو مسلمان أبي قالطي بينكا نيكابا مسخرة وقالطة كردن لسروي كي يجي لبربو عشاء عزيز دولار رجنابتان يعني أما بيغمري خواه توربو ليان فرميت لساشتك بيكن كخوشتان هتانا خوشتان ليتان درتشي خوشتان جاميدان يعني كرم قدك وناوسكي بابك ولي درنتشي ونار يعني إساعت كات بوي بيغمري خواه صلى الله عليه وسلم فرموي بي مكان بي كابران عرحت بوا هيا سليسل بولا ميزرانا كده نخوشا خواه وادلوسي كردوا هيا سليسل ريعة هوالا دسميا ناتو عن الرأي كده بوي نابتو بي بكني دعاء خيري وبكا دن نوايبكا قالطي بي مكا خوشا ويستان معازي كوري جبل رزا رحمة خواه إلى سلبي أفرميت بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم من عير أخاه بذنب قد تاب منه لم يمت حتى يعمله أما حد زي إمامي الترمذي رواياتي كردوها وأفرمي حسنشة أفرميت هركسيك تانو تشربا يا مسلمانك براي خوي برايك عيبدار بكا لسر گناهك كونتر كردو ديوسا توبي لي كردو واسي لنا مثلا كابرا عرق توبي كردو قراته إسيتا مزقود أقد دنگدن كاكا برو تور عرق خوارد برو عرق خوب كرو يا مثلا قالطيكي بيبكي كلا زماني جالتي خواه قناهي كرد بيت كاري ساقدي كريو تو امرو بيت تا وكو قالطي بيبكي تو بيدتو للروي بيغمبري خواه فمن او قرز لسرت نابري تاو قناهنا كيت بويك شون اوت الرسواك خواه ورسواك شون كبوت وت تو كسكي عارة خور بوي تو كسكي زيناكار بوي تو كسكي آوا بوي عيب داريك امرو خواهي تبعو يريتي وريقات هر عيبك حتى علماء فرمون البلاء موكل بالقول بلا زور جارية بس لاوز بزبان توا قال طب بكسي كي يتوريك بكسي قالي كيوير بكسي قالي شل بكسي قالي كتشل بكسي قالي مسألة لاروير بكسي قال طيب ياك استهزاء الطريق استهزاء بالنيابا خواهي تبعو ينتي وريقو اگر بخود بي يا معلوم ناڵەوێ خۆشەویستان بۆیە بێ زۆر ئاگادار بین یا بە کەسێک ئەڵێ گوناهبار ئەو گوناها و کردووە دیسە تۆبەی لێ کردووە بیدەیتەوە لە ڕووی پێغەمبەری خوا نامری تا ئەو گوناها نەکەی نەیەتەوە ڕێگە بۆیە ئیبن سیرین یەکێکە لە ئەولای کیبار خاوەنی تعبیری ڕؤیا و خەوبینین ئەفەرمێت گوناهێکم کرد دوای 40 ساڵ لێی دیاریدام گوناهەکەی چی بوو فەرمی بە کەسێکم وت مفلیس یعنی بێپارە لە کاتی معاملە و تیجارەتا کە تیجارەت بانکرد بە یەکەوە کەسەکە هەندێک درۆی لەگەڵاکردن منیشم بۆڕە تۆ مفلیسیت ئەڵێ سوبحان الله دوای 40 ساڵ من مفلیس بووم دوای 40 ساڵ چوومە شوێنەکەی ئەو
ئەبێ من و تۆ کە ئەم هەموو بەڵا ڕوومان تێکا ئەم بەڵا تاوانی بەڕاستی عقوبەی کام تاوانمان بێت ئەبێ ئاگامان لەوە بێت البلاء موكل بالقول والأفعال ابن سيرينك ئەولیایەکی خوا و تەقی و نەقی ئەفەرمێت دوای 40 ساڵ مفلیس بووم بەس بە کابراکم پێشتر وتم مفلیس. خۆشەویستان، کەواتە گاڵتە بە کەس مەکە، ئیستیزا بە کەس مەکە، کەس بە کەم مەزانە. زۆر کەس هەیە فەقیرە هەژارە نەدارە بەڵام دڵێکی تایە پڕ لە ئیمانە. لەو کەسانەیە خوای تەبارەک و تەعالا کە ئەفەرمێت ئەوانە وەلی و دۆستی منن، ئەوانە خۆشەویستی منن. رب أشعث أغبر مدفوع بالأبواب لو أقسم على الله لأبره. كسانك بس جادكانا كوتون فقير هجار ندارن جلي سلطينا لبرا سر آزل كاون أدن لدرقاكاتان سؤالكن قالتان في مكان بيغمري خامر أوانا لو كسانبن لو أقسم على الله لأبره. أقل سيون بخوان بيانو بقرن لأخوة لسش أخوة بيانكات بلان خوايا أبي باران بارين خوا باران بارين بيدلان نكات لو خليت لقلبت. خۆشەویستان، کەواتە وا مەزانە جلێکی چڵکنی لە بەرایە و لەسەر ئەو جادەیە و سوڵەکە و فەقیرە و هەژارە و نەدارە، بەڵام لەوە چێ لە دڵۆ سوڵتانێک بێت ئەولایەکی کیبار بێت من و تۆ نەزانین. بۆیە گاڵتەی پێ مەکە، گاڵتەیکی پێ بکەی لە دنیاشا خوا یێنێتی وە ڕێگە لەوە چێ لەو خراپترت پێ بکات. خۆشەویستان، بە چاوی سووکەوە سەیری کەس مەکە هەرگیز، چونکە زۆر جارە من و تۆ کەسانێک بە چاوی سووکەوە سەیرەکەین هەر لە دنیادا جلوبەرگێکیان نەوەیەکە یا ڕفتارە نەوەیەکە، بەڵام سەیرەکەی لە کۆمەڵگایە لە شوێنی خۆیانە بەڕاستی مەکانەتێکی تریان هەیە. بۆیە ئاگات لە خۆت بێ. ئەمە لێکێک لەو کتێبانان نووسراوە کە چیرۆکی ڕاستەقینەیە لە باسی دروستکردنی زانکۆی ستانفۆردی ویلایەتی کالیفۆرنیا. طبعا ستانفۆرد ناوی شخصێکە، ناوی یەکێکە لە قوتابیەکانی ئەو زانکۆیە. کاتی خۆی لە ویلایەتی کالیفۆرنیا خێزانێک کە خلا دێنشین بوون کوڕەکەیان دەرچوو چووە زانکۆی کالیفۆرنیا لەوێ ئیتر وەرگیرا، بەڵام سوبحان الله لە ڕێگەی هاتوو چوو ئۆمانە گیانی سپارد و مرد، وەفاتی کرد، مرد. باوکو دایکی دوای چەند ساڵێک بۆ ئەوەی کەوا کوڕەکەیان لەو زانکۆ خوێندوێتی بڕۆن بۆ زانکۆ و هەدیە و دیارێک پێشکەش بۆ زانکۆ بکەن و بتوانن ناوی کوڕەکان بۆ هەتاتایی دیار بێت، وەکو لە ئیسلامی خۆمان سەدەقەیەکی جاری بێت. ئەوانش کە مەسیحین لەوە چێ مەسەلە بڕۆیان بۆەوە هەبێت کە سەدەقەی جاری هەیە و ئەمانە بەڵام تر مسلمان جایە لە کافر. بەهەرحاڵ خێرێکی ئینسانیە ئەم باوکو دایکە بە جلوبەرگێکی نەوەیەکە ڕۆیشتن لادێنشین و ئەمانەوە کاتێک کە ڕۆیشتن داوایان کرد کەوا سەرۆکی زانکۆ بێنن، سەرۆکی زانکۆی کالیفۆرنیا. تیان بابە ئیسە ئیشی هەیە و کاتی نییە و مەجالی نییە و گومانە لای خۆمان بە هەزار بە سەد بە دە بە دوانزە نووسینگە و ئیستیعلامات تا ئەگەی ئەگەر پێش بگەی. بەهەرحاڵ ئاوا بەهەرحاڵ داوایان کرد وتیان ئێمەمانە سەرۆکی زانکۆ بینین و قسەی لەگەڵا بکەین. ئەوانی تەبەن دەست و پەیوەندە و خوددام و حەرەس و ئەمانە پۆلیس ومانە بە چاوی کەمەوە سەیری ئەم ژن و پیاوەیان کرد. ئێستا کاتی نییە و بڕۆن ڕۆژ وتی کاکە ئێمە هاتوین و ئەبێ بیبینین ئەمانە، وتیان بە چاوەڕێیەکەین. چاوەڕێیان کرد و ئینتیزاریان کرد تا پاش ماوەیەک سەرۆکی زانکۆ بانگی کردن. کاتێک کە ڕۆین سەرۆکی زانکۆیش لە پۆلیس و دارودەستەکەی زیاتر مەسەلەی بە سووکی سەیریکردن بە چاوی کەمەوە سەیریکردن، یعنی بە پۆست و پلە ئەمانە خەڵکێک زۆر هەیە نازی ئەگۆڕێت مەغرور ئەبێ، ئەوی بەو شێوازە سەیریکردن. کەوت نەگفتوگۆ ئەمانە بە فیز و تەکەبورێک و سەرۆکی زانکۆ قسەی لەگەڵاکردن. باوکو دایکی ئەم کوڕیشکەوە وەفاتی مردووە و لە دامی سارەتیا چوە، وتیان ئێمە ئەمانەوێ هاتوین کوڕەکەمان لێرە خوێندوێتی و مردووە، حەز دەکەین دیارێ پێشکەشی ئەم زانکۆ بکەین. وتیان وتی چۆن ئێمە ناتوانین هەیکەل و پەیکەر بۆ کەس دروستکردنی بابە هەیکەل و پەیکەر تۆ غەڵەت ئێمە حاڵیوی، ئێمە هاتوین زانکۆیەک بینایەک لەم زانکۆ دروستکەین ناوی کوڕەکەمان لێ بنووسێت بۆ ئەوەی هەتا ما بێت. کابرا ئیتر
کە ئەم قسەی بیست لەم ژن و پیاوە هەڵسوکەوتی گۆڕا لەگەڵیانە. ئەها مادە و پارە چۆن ئینسانە گۆڕێ، تموح چۆن ئینسانە گۆڕێ، بۆیە بە چاوێکەوە سەری خەڵکی مەکە. بڕیاریاندا کە زانکۆیەک بینایەک دروستکەن لە زانکۆی کالیفۆرنیا و ناوی کوڕەکەی خۆیانی لێ بنێن. سەرۆکی زانکۆتی وە جاوە پارەتان هەیە، ئەمە سەری جولبەرگەی کردن، جاوە پارەتان هەیە دروستیکەن. ئەمە 7.5 ملیۆن دۆلاری ئەو کاتەی تێچێ. وتی هەمانە دروستیەکەی و ناوی کوڕەکەی خۆمانی لێنێن. ناویان نا ستانفۆرد کە ئیسەی زانکۆیەکە ساڵانە چەندەها بەڕاستی تێزی زانستی ئەمانەی لێ ئەنجام ئەدرێ و معلوماتی زانستی ئەمانە ئەدا بە کۆمەڵگا ئەمانە. بەرحاڵ یعنی تۆ بە چاوی کەمەوە سەیری خەڵک مەکە. ئەم سەرۆکی زانکۆ بە چاوی کەمەوە سەیری ئەم ژن و پیاوەی کرد کە بەڕاستی بوون بە خاو دروستکار و بیناکار و بنیاتنەر و ئیعماری بینایەک لەو زانکۆوە. کەواتە بە چاوی کەم سەیری خەڵک مەکە، بە چاوی سووکەوە سەیری خەڵک مەکە، و گاڵتەش بە کەس مەکە. گاڵتەی بە هەر کەس بکەی یەتۆ ڕێگە، بە کوێرێ بکەی، بە شەلێکی بکەی، بە فەقیرێکی، بە هەژارێکی، وەک ئیبن سیرین فەرمووی دوای 40 ساڵ عقوبەی تاوانەکەی خۆم خوارد بە کابرامەت مفلیس. بەڕاستی ئێمەش ڕۆژانە بەڵاو ناڕەحەتی زۆر ڕوومان تێکا، بەڵام ئەم بەڵاو ناڕەحەتیانە نازانین باجی کام تاوانمانە. بۆیە یەکێک لەو تاوانە گەورانەی کەوا لە مهلیکاتی زبانە و بەهۆی زبانەوە زۆر ئەکرێت گاڵتەکردنە و سوخری و ئیستیزای بە خەڵک. خوا پەنامان بەی، خوا لێتە پاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت، بە ناو جوانەکانی خۆت، لە گوناو و تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بی. یا ڕەبی خوا زبانمان پاراوکەی تەرکەی بە زیکر و بە یادی خۆت. یا ڕەبی خوا لە گوناو و تاوان پارێزراومان کەی. یا ڕەبی خوای گیان لە قەتل و قیتال و زوڵم و ستەم پارێزراومان کەی، لە گاڵتەکردن بە خۆمان و بە خەڵکی پارێزراومان کەی. یا ڕەبی خوای گیان لێت ئەپارێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتی خاتەداران لە پێغەمبەران و صالحان و پیاوچاکانت. خوای دڵ و دەروونمان نورانی کەی. یا ڕەبی خوای دڵ و دەروونمان پڕ لە ئیمان کەی، بە ئیمان و بمانژێنە، بمان برێنە زیندوومان کەرەوە، حسنی خاتیمان پێ بەخشە، لە سوئی خاتیمە و سوئی ئەخلاق پارێزراومان کە. یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوە و ماڵ و منداڵمان کە. یا ڕەبی خوای هیدایەتی گەنجەکانمان بە، عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە، لە بەڵاو و وەبا و مصیبەت و ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشی خۆمان و خانەوە و ماڵ و منداڵ و خاک وڵاتمان پارێزراو کە. یا ڕەبی خوای وڵاتمان هەموو قەیرانەکان ڕزگار کە، وڵاتمان لەم نەخۆشە ڕزگار کە، لە هەموو بەڵاو نەخۆشێک پارێزراومان کە. یا ڕەبی خوای گیان ئەوەی نەخۆشە و لە ماڵۆیە، لە خەستەخانایە، لە هەر شوێنێکە و داوای دوعای خێری لە ئێمە کردووە، خوای شیفا عاجل پەلیان بۆ بنێرە. یا ڕەبی خوای ئەوەی گیر و گرفتی مشکیلەی هەیە خوای بۆی چارەسەرکە. یا ڕەبی خوای گیان ئەوەی منداڵی ساڵحی بەرێ، ئەوەی هەیەتی و ساڵحە خوای بۆی ساڵەکەی، ئەوەی قەرزارە و ناڕەحەتە خوای گیان لێت ئەپارێن و دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەرەوە، قەرزەکانی و ئەشمارکەوە بژێرە. یا ڕەبی خوای گیان نەت ئەپارێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت کاربەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە، ئیمان و ئیسلامیان بەرێ، وڵاتمان زیاتر تووشی قەیران نەکەن، وڵاتمان زیاتر تووشی فەساد نەکەن، وڵاتمان زیاتر نەفرۆشن، خیانەت لە میلەت و لە وڵات نەکەن. پەروەردگارە ئەگەر قابل هیدایەتن خوای هیدایەتیان بە، ئەگەر قابل نین زوڵممان لێکەن، ستەممان لێکەن، خیانەتمان لێکەن، خاک وڵاتمان ئەفرۆشن، هەرزان فرۆشیەکەن، گاڵتەمان پێکەن، ئیستیزامان پێکەن. یا ڕەبی خوای چیان کرد بۆ ئێمە بێتۆ سەر ڕێگەیان. یا ڕەبی خوای لە ئێمە خراپتریان بەسەر بێ. یا ڕەبی خوای ئینتیقام و تۆڵەی توندیان لێبسێن لە برێتی ئێمە پەروەردگارە، لە خۆیان و لە جێش و جاش و لەوانش کەوا پشتیوانانە. یا ڕەبی خوای لێت ئەپاڕێنەوە بە ئیمان و بمانژێنە، بە ئیمان و بمانوێنە، بە ئیمان و زیندومان کەرەوە، بەزەی بە کەساسی و داماوی و تەسکی و تاریکی ناوگۆڕی خۆمان و باوکو دایکمان نابێتەوە. لە ڕۆژی قیامەتە ئەو کتاب و پەرتوکە دەی بەدەستمانەوە. یا ڕەبی خوای بیدەی بەدەستی ڕاستمانەوە، پڕ بێ لە چاکە، گوناهەکانمان سڕابێتەوە، گوناهەکانمان تۆ لێ خۆش بێ پەروەردگارە. یا ڕەبی خوای لەسەر پردی سەرا و بەرەق پەڕینەوە، لەژێر عەرشی خۆتا سێبەری عەرشی خۆتا دامان بنێ، لە سەر چیمەنەکانی بەهەشت لە خزمەت ڕەسوولی ئەکرەمە نازارەکەی خۆتا کۆمان کەرەوە، بانگمان بکە، دەرمان نەکە، بەدەستی ئەو پێغەمبەر نازدارە ئاوی کەوسەرمان بیتێ لە تیونێک بەدی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر